والله مثلا من وەکو ئەوی کە بڵێن لە دادگا ئیفرازی کردم ینی هیچ تاوانێکم نەبوو بەڵام ئەو تۆمەتەی لەسەری گیرا بووم مادەکەی بزەبت بیرم نییە ساڵی 2023 بەڵام پێم وابوو تێکدانی ئاسایشی هەرێم بوو ینی گومانی ئەوم لێ دەکرا کە من خەریکی شتێک بم کە ئاسایشی هەرێم تێک دەدا من خەریکی وشارکردنەوەی خەڵکم بە تایبەت هەم لە لایەنی تەندروستی بەگشتی بەڵام خۆراک بە تایبەتی یعنی چکە خۆم خوێندکاری زانکۆی پزیشکیم مەسەن هەر کاتێک کە ڕۆژمە ناو زانکۆی پزیشکی ینی شوێنی خۆم دۆزیەوە و کۆمەڵێک ئامانجم بۆ خۆم دیاری کرد دەمێکیشە ئیشی لەسەر دەکەم بەڵام ئێستا بەرهەمەکەی دەرکەوتووە یان خەڵکێکی زۆر من دەناسێ خەڵکێکی زۆر بە من دەزانێ و گوێ لە قسەکانم دەگرێ بەو شێوە و لەو چوارچێوەیەدا کاتێک کە جەماوەرێکی زۆر دروست بوو من دەستم بیرم لەوە بەرهێنان کردەوە ئیتر یەکەم شتیش کە دەستم پێ کرد کردنەوەی ڕێستورانتێک بوو بەڵام لە یەکەم ڕۆژی کردنەوەی ڕێستورانتەکە ڕۆژی یەکەم کردمانەوە ڕۆژی دووەم من دەستگیر کرا من کە دەستگیر کرام 2 ڕۆژ لە ئاسایشی هەولێر بووم دوایی بڵێن 11 ڕۆژیش لە ئاسایشی گشتی بووم بۆ خۆی جیان نەکرابوومەوە لە زیندانیەکانی تر هەر لەگەڵەوان بووم واتە ژووری تاکە کەسی ئەوانم نەبینی بەگشتیش ینی دۆخی زیندان باش نییە بەڵام مەسە من هیچ بە شێوەیەک ئاشکەنجەی جەستەیی نەدرام بەڵام هەر بۆ خۆی ئەو شوێنەی کە تێیدا و مەسەن دۆخم باش نەبوو ینی جگەلەوەی کە من خوێندکارێکی زانکۆی پزیشکیم بەڵام وەکو مرۆڤێکیش ینی لە پاڵ کۆمەڵێک خەڵک کە تاجری مخدرات و مافیا و خەڵکی سەرسەری و ئەوانە خەڵکی زۆر باشی تێدا و فقط ینی بەگشتی ئەوە لایقی من نەبوو ینی مەسەرەن من ئەگەر ئەوان گومانێکیشیان هەیە وەکو دەستگای ئەمنی پێویستە و شتە بکەن دەیانتوانی مەسەڵەن فقط نەک بخەنە ئەو شوێنە بەو شێوە ینی زیندانێکی قەرەباڵغ خواردنێکی کەم ئەوە گونجاو نەبوو یان مەسەڵەن ئەو زیندانێک کە ئێمە تێیدا بووین یان ئێستا لەوانەیە بڵێن دەستگا ئەمنیەکان حکوومەت بڵێن کە لەبەر بەهۆی ئەوەی مەحەتە سوتاوە بەڵام ئەگەر مەحەتە سوتاوە ینی ئیمکانیەت هەیە ینی وەکۆی کە لەم کوردستانەدا هەم باڵەخانە و بینایە و شتە هەیە دەکرێت مەسەن تۆ کەسێک زیندانیەکەی هیچ نەبێ مەترێک چوارگۆشەی بدەرێ بۆی بخەوێ ینی بەڵێ ئێمە لەسەر ئەو 11 ڕۆژە لە ئاسایشی گشتیە لەسەر تەنیشت خەوتو ئەوەی خۆی ڕاستی مەسەلەی ئاسایشی گشتی زیاتر ئەوە یەک مەسەلەی بڵێن ئەوەی کە ناو بەناو دەکرێت تێکدانی ئاسایشی هەرێمەمانە ئەوە تێیدا بوو زائیدەن مخدراتی تێدا بوو مەسەلەن کەسانێک کە کێشەی هینیان هەبوو بۆ نە تەزویر و ئەوانە خۆی ئەوەی کەیسەکانی ئاسایش دیارە بەگشتی لەسەر ئەوە بوو یان بەگشتی ئێمە هەمووی تێکەڵ کرابووین بەڵام خۆی ئەوەی کە بۆ ئەو بەرنامە و ئەو سیاسەتەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە کێشە دروست بکە یاسا هەیە بۆی تاوانباری بکە فقط من تەنانەت ئەوشم نەکردو کە دەستگیر کرام ئەم پێم وانە زیندان شوێنی ئەوانەی کە لە زینداندا بن هەمویان تاوانبار بن کەسانێک هەن تاوانبار نین ینی بە شێوەیەکی ڕاست و دروستیش لێکۆڵن لە تاوانەکانیان نەکراوە پێم وایە بێتوان یان میبینیم ئەزانین چۆنە مەسەن تۆ بۆ نمونە ئێستا بۆ من وەکو خوێندکارێکی پزیشکی ینی تۆ کاتێک کە مرۆڤێک ئەگری ئەبێش لەسەر چاکردنی بکەیت نەک چاندنی ڕقوکینە یانی ئێستا بۆ من وەکو خۆم ینی هەتا بەرنەدراوم لە ناو زیندان مەسەلەن هەر ڕق ئەستورە بووم بەڵام کە بەردرام زیاتر توانیم تۆزێک بە لۆژیکی بیر بکەمەوە یانی من تەنانەت ئەوم بە کارمەندانی ئاسایشی شوتم من ئەو هەموو ماوە کە مەسەلەن چاڵاکی سیاسیم هەبوو لەبەر زیندان و گرتن و لێدان وازم لێ نەهێناوە لەبەر قەنەعەت ینی تۆ توانی لەسەر ئەساسێکی مەدەنیانە و بەیەکەوە ژیان و بە شێوەیەکی زانستی دەرون شیکاری کار بکەی نەک تۆ بێ مەسەلەن گرتن و زەخت و زۆری و یعنی مەسەلەن تۆ مەسەلەن بۆ نمونە یەکێک لەو ڕخنە گەورانەی کە من هەمە بۆ نمونە مراقیبەکەی ئێمە لە ژوورەکەماندا کە مەسەلەن حکمی چەند کەسێکی دەکرد یعنی ئێمە تێماندا بوو مەسەلەن دکتۆرای هەبوو باشە PhD هەبوو بەڵام تاجرێکی مخدرات مراقیبی بوو یعنی ئەو هیچ لۆژیکێک هیچ عەقڵێک ئەو قبوڵ ناکات پێویستە بە شێوەیەکی ئەکادمیانەتر کار بکرێ یعنی من بەڕاستی مەسەلەن ئەگەر قەرار بێ بۆ نمونە ئەو حەقیقەتە هەیە کە بۆ نمونە لە ئێرە زۆنی زەرد و زۆنی سەوز هەیە فقط کە دەسەڵاتەکەش هەیە و حەقیقەتێکی ڕەهایە با بە شێوەیەکی ئەکادمیانە مامەڵەی لەگەڵا بکرێ ینی بۆ تۆ تاجرێکی مخدرات کە لەسەر 9 کیلۆ مخدراتی لەدەست گیراوە حکم ینی مەسەن لەسەر کەسێکی وەکو من بەم بڵێ بێدەنگ بە وەرە و بڕۆ ئەوانە یعنی ئەو پێویستە وەلا بخرێن نەک بۆ نمونە لە ناو زینداندا دەسەڵاتی بدرێت